ساڵ بە ساڵ ڕێژەی وەرگرتنی قوتابیان بە سیستەمی پاراڵێل لە زانکۆ پەیمانگەکانی هەرێمی کوردستان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵاوە بەرز دەکرێتەوە. بە جۆرێک ئەمساڵ ڕێژەی وەرگرتن بەو سیستەمە لە هەندێک کۆلیژ و پەیمانگە دەگاتە لە 140 و لە هەندێکیش دەگاتە لە 150. شارەزایەکی بواری سیستەمی زانکۆلاینیش دەڵێت ئەو سیستەمە یەکێکی ترە لەو بارە قورسانەی کە حکوومەت لەسەر کەسوکاری خوێندکارانی داناوە وە کاسیبیەکی ترە بۆ حکوومەت و ڕوتانەوەی گیرفانی بەتاڵی هاوڵاتیانی موچە بردراوە. دەشڵێت ئەگەر حکوومەت هەردەوێت ئەو سیستەمە جێبەجێ بکات با ڕێژەکەی کەم بکاتەوە یاخود چەند کۆلیژ و پەیمانگایەکی تایبەت بکاتەوە بە بینا و مامۆستا و ستافی نوێ. ئەو ساڵ ڕێژەیەکی گەلێک زۆر لە کورسەکانی خوێندنی زانکۆ پەیمانگەکان دیاریکراو بۆ سیستەمی پاراڕەواتە خوێندن و پارە کە ڕێژەکەی 130 140 کۆلیژ و بەشەکانی پەیمانگاکان دانران بۆ سیستەمەکە تا ئەو ڕێژەیە گەلێک زۆرە لە حسابی قوتابیانی بەیانیان کە بە ئەرچی حکوومەت خوێندەکان تەواو دەکرێت ئێستا بە پاراڕەل دەبێت ئەو خوێنە تەواوکەن و پارەی بدەن. جگە لەوەی کە تا ئێستا نرخی خوێندنی پاراڕەل و نرخی خوێندنی ئێوارانیش تا ئێستا دیاری نەکراوە ئایا نرخی خوێندن چەندە لە بۆ هەریەک لە کۆلیژ و پەیمانگاکان. وەزارەتی خوێندنی باڵا بڕیاری داوە سەرجەم بەشەکانی ئێواران دابخات. وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵاش دەڵێت ئامانج لەو بڕیارە بەرزکردنەوەی کوالێتی خوێندن و گرنگیدانە بە خوێندنی بەیانیان. سەبارەت بە زیادکردنی ڕێژەی پاراڵێل یاخود کەمکردنەوەی خوێندنی ئێواران وەزارەتی خوێندنی باڵا بە ئامانجی گرنگیدانی زیاتر بە خوێندنی بەیانیان بە ئامانجی ئەوەی کەوا بتوانێت بەرزکردنەوەی کوالەتی خوێندن لە ئەولەویەتی کارەکانمان بێ ئاسی زانستی و معرفی خوێندکاران و قوتابیانمان بەرز بکەینەوە. ئەمساڵ بڕیارێکی دەرکردکەوە سەرجەم بەشە زانستیەکان لە زانکۆ پەیمانگا حکومیەکان خوێندنی ئێوارانیان تێدا داخرا بە زانکۆ پەیمانگا تایبەتەکانیشەوە. ئامانج لەم بڕیارە بەرزکردنەوەی کوالەتی خوێندن و لەلایەن تریشەوە بۆ ئەوە بکەوە ئێمە بتوانین زیاتر گرنگی بە خوێندنی بەیانیان بدرێتن. بۆ ئەمە بەستە لە بەرامبەردا بەشێک لە ڕێژەی خوێندنی پاراڵێل لە زانکۆ پەیمانگاکان زیاد کرا بۆ ئەوەی بتوانرێت زیاتر گرنگی بە خوێندنی بەیانیان بدرێت. وەزارەتی خوێندنی باڵا چەند ساڵێکە بە قۆناغبەندی دەستی کردووە بە داخستنی بەشەکانی ئێواران لە زانکۆ و پەیمانگاکان و لە جیاتی ئێواران قوتابیان دەتوانن بە سیستەمی پاراڵێ لە بەیانیان بخوێنن. ئەمەش کاریگەری کردوتە سەر ڕێژەی کورسی ئەو فێرخوازانەی کە بە هەوڵ و کۆشش توانیویانە نمرەی ئەو بەشانە بەدەست بهێنن. ساڵاکانی بواری پەروەردەش مەترسیان هەیە حکوومەت لە ئایندێکی نزیکدا ڕێژەی وەرگرتنی قوتابیان بەو سیستەمە بەرزتر بکاتەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.